نزیکەی 6 مانگا پەرلەمانی کوردستان با ڕێگەگرتن لە سەرۆکەکەی لە کار خراوە و هیچ لایەنێکیش خۆی بە بەرپرسیاری سەرەکی ئەو دۆخەر نازانێت کە پەرلەمانی تێکەوتووە. سەرۆکی فراکسیۆنی پارتی دەڵێت ئەوان لەگەڵ لا کارخستنی پەرلەماندا نەبوون و لە ئێستادا داوای ڕێکەوتنیەکی نوێ لە بزوتنەوەی گۆڕان دەکەن. دەژڵێت ئەگەر گۆڕان با ڕێکەوتنی نوێ قایل نابێت با ببێتەوە بە ئۆپۆزیسیۆن. ئەو بابەتە پێویستی بە گفتوگۆ و تێگەیشتنی هاوبەشی نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەیە. پارتی دموکراتی کوردستانیش هەمیشە تەرکیزی لەسەرەوە کردووە کە دەبێت لەسەر مێزەکانی گفتوگۆ بە حیوار و گفتوگۆ ئەو بابەتە چارەسەر بکەین، واتە داوای ڕێکەوتنێکی تازە دەکەین بە تایبەت لەگەڵ ئەو هێزێک کە سەرۆکایەتی پەرلەمانی بەدەست بوو کە سەرکەوتوو نەبوو لە سەرۆکایەتیکردنی پەرلەمان، دەبێت ڕێکەوتنێکی تازە بکرێت، یاخود ئێمە پێمان وایە ئەو هێزە دەبێت ئەوە ڕابگەێنێتن کە ببێتە ئۆپۆزیسیۆن و خەڵکی دیکە سەرۆکایەتی پەرلەمان بکاتن. بزوتنەوەی گۆڕان کە سەرۆکی پەرلەمان لە پشتی ئەوانە و بەردەوام گەڕاندنەوەیان کردووە بە مەجب بۆ هەر ڕێکەوتنێک دەڵێت با بێ کاراکردنەوەی پەرلەمان هەموو پرۆسەیەکی سیاسی لە کوردستان جێی پرسیارە. فراکسیۆنەکەشی لە پەرلەمان دەڵێت هیچ لایەنێک ناتوانێت پێشنیازی بوون بە ئۆپۆزیسیۆنیان بۆ بکات. لەبەرەوەی هەرێمی کوردستان ئێستا لە بۆشایی سەرۆکی هەرێم دەژی و پەرلەمانی کوردستانی لەلایەن پارتیەوە پەخراوە، بۆیە هیچ پرۆسەیەکی سیاسی شەرعیەت بوون و یاسایی بوونی خۆی وەرناگرێ تەنها بەدەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان نەبێ. سەبارەت بە ئۆپۆزیسیۆن بوونەوە یاخود چوونە دەسەڵاتی بستنەوەی گۆڕان، ئەوە هیچ هێز و لایەنێکی سیاسی ناتوانێت ئاڕاستی دەسەڵات یان ئۆپۆزیسیۆن بۆ ئەمە دیاریکە. بەرژەوەندەکانی خەڵک و مەبادیەکانی گۆڕان ئەمە دیاری دەکات. یەکگرتووی ئیسلامی کوردستان کە هەمیشە هەوڵی نێوەندگیری داوە دەڵێت بەردەوام دەبن لە هەوڵەکانیان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و دەژڵێت ناکرێت لەم دۆخەی ئێستادا پەرلەمان چاودێری کارەکانی حکومەت نەکات. ئەوەی کە ئێستا فراکسیۆنەکان سەرقاڵن ئەوەیە کە پەرلەمانتاران فشارەکەن لەسەر حیزبە سیاسیەکانیان کە پەرلەمان کارا بکرێتەوە و دەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان بەم ستافی ئێستاوە دواتر هەر گۆڕانکاریەک ببێت ئەوە بەجێ هەڵین بۆ حیزبە سیاسیەکان و خودی فراکسیۆنەکان. بەڵام ئەم پێکاتی ئێستای پەرلەمانی کوردستان هیچ مانع و ڕێگریەکی قانونی لە بەردەمیان نییە. ئەوەی کە کۆسبە لە بەردەم کاراکردنەوەی پەرلەمان ئەجیندایەکی حیزبی سیاسی دوور لە یاسا و قانونە. پەرلەمانی کوردستان لە 12 تشرینی یەکەمەوە بەهۆی ڕێگەکردن لە سەرۆکەکەی کارەکانی پەک خراوە و لەو کاتەوە هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە. لەو پەیامەیدا کە بە بۆنەی نەورۆزەوە پێشکەشی کرد، بارزانی بۆ یەکەم جار داوای کرد دەستی چینۆ بۆ سەرۆکایەتی پەرلەمان پێک بهێنرێت. پرسی کێشە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا وەکو ئەم قادرمانە بەرزونزمی تێدایە. پەرلەمانی کوردستانیش لە ئێستادا لەم بەرزونزمێدایە و هیچ کەس نییە بەسەر ئەم قادرمانە سەری بخات و کۆبوونەوەکان ئەنجام بدرێت و پەرلەمان کارا بکرێتەوە. هێرش قادری NRT هەولێر.